سڵاو لە ئێوەی خۆشەویست بێت لە ماڵەوەین ئەم شەویش پرۆگرامێکی نوێی ئامادەیە. ئێمە هەمووان لە ماڵەکانی خۆماندا دەمێنینەوە تاوەکو ڕێنمایە تەندروستیەکان جێبەجێ بکەین. ئەرگ ناخینە سەر هێزەکانی ئەمنی و هاتوچۆی دەرەوە ناکەین. ماڵەکانمان باشترین شوێنە بۆ حەوانەوەی خۆمان. لەبەرەوەی ئەم ماڵەی ئێمە تێیدا دەژین هەزاران خەونی لێوە هاتوۆتە دی. ئەم شەویش چەند ڤیدیۆیەک ئامادەیە و بێکەوە بینەر دەبین. ئەوەی بینیتان کۆمەڵێک هونەرمەند بوو کە پەیامیان هەیە بۆ تۆی هاوڵاتی و داوا دەکەن بە هیچ شێوەیەک لە ماڵەکانتان دەرنەچن و پابەندی ڕێنمایەکانی وەزارەتی تەندروستی بن. تکایە زۆر گرنگی با پاک و خاوێنی ماڵەکانتان بدەن چونکە پاکشکردنەوەی ماڵەکانتان بەشێکە لە خۆپارێزی لە ڤایرۆسی کۆڕۆنا. بەتایبەت ئەو شوێنانەی کە دەستی خێزانەکانی زۆر بۆ بەردەکەوێت وەک دەستکی دەرگاوە بۆ نمونە مێزی ناخواردن و ئەو شوێنانەی کە بەردەوام لێی دادەنیشین پێویستە پاکش بکرێتەوە. ڤیدیۆیەکی تر ئامادەیە چل هونەرمەندی خۆشەویست گۆرانی و موزیک بۆ ئیتاڵیا دەژەن و گۆرانی دەڵێن کە بۆ ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا. بێکەوە بینەر دەبین.
خۆشەویستان لەم بڕگەیەدا جگە لە ژەنینی ئامێری گیتار لە ماڵەوە کە هاوڵاتیانی خۆشەویست بۆ ئێمەیان کردووە دوو هونەرمەندی خۆشەویست لە ڕێگەی شاشەگەلی کوردستانەوە پەیامیان هەیە ئەوانیش هونەرمەند ئەمیر حەسەن و ئەیوب عەلین بەیەکەوە بینەردەبین و گوێ لە پەیامەکەیان دەگرین فەرموون. Am patay korona bugün rega bin bapen dernesin lamal dernesin am patay korona bugün rega bin bapen gel khami khotet niya khami khalq hade baboli to hazaran zar tujbe gel khami khotet niya khami khalq hade baboli to hazaran zar tujbe dernesin لمال درنتن لمال درنتن دست و پنجه و دم و چاود بصابون بشو با سردانی خزم و کسونا و بازار مرو دست و پنجه و دم و چاود بصابون بشو با سردانی خزم و کسونا و بازار مرو بهر لا يبروي دمامك بدم توا لجيت وفكرت ندز بقرابة سنتوا بهر لا يبروي دمامك بدم توا لجيت وفكرت ندز بقرابة سنتوا هركاتي هستت كربتاي برزو بكوكا بخيراي سرداني نخوش خانا بكا هركاتي هستت كربتاي برزو بكوكا بخيراي سرداني نخوش خانا بكا او كسي جلبين ما يشارك نبري خوي زرن من نخوان خواست يكسر امري درنتن لمال درنتن لمال درنتن سلااو ڕێز و خۆشەویستی مەنێرم بۆ هەموو ئازیزانم لە هەرێمی کوردستان چاوتان باجەکەم دوعای خێرەکەم بۆ هەموو لای خۆ پێغەمبەر لە بەڵاو موسیبەت لامانە هەموو لای گەجمعین ئینشاءالله ئازیزانم داواتان لێ یەکەم وەکو هونەرمەند ئەمیر حەسەن لە ناخی دڵەوە داواتان لێ یەکەم لە ماڵەکانتان بمێننەوە مێنە دەرەوە بڕواتان بێ ئەوە باشترین شتە و باشترین هەنگاوە بۆ ئەوەی کە ڕێگری لەو نەخۆشیە مەترسیدارە بگیرێت بۆ نمونە دوور نەڕۆین لە وڵاتێکی وەکو بەریتانیا لە وڵاتێکی زلهێزی وەکو بەریتانیا کە ناسراوە بۆی کە خۆرتیایە ئاوا نابێ هەڵبەت لەبەر گەورەی وڵاتەکەی نییە هەڵبەتە لەبەر گەورەی هێزەکەیەتی لە وڵاتێکی وەکو بەریتانیا گەورەترین کێشە ئەوە بوو کە درەنگ ئەم کەرەنتینەی ڕاگەیان چەندین دایک و باوک هاواریان کرد مەکتەبەکان داخرێ بە قسەیان نەکرد زۆر بە ئاسانی مۆزوعەکەیان گرتە بوو بەڵام ئێستا ئەوە تا نەخەسەخانە خەڵکەگرێ نە ئیسعافریاکەوێ نە تەلەفۆن جوابتێنەوە خەڵک کەوتۆتە ناو مەترسێکی زۆرەوە ڕۆژانە هەزاران کەس تووشە بێت خوا پێغەمبەر پەنامان ناولامانە ئینشەڵڵا جا ئێوەش ئەگەر بتوانن لە ماڵەکانتان بمێنەوە باشترین هەنگاوەندراوە لە دوای چینەوە کە ئێوە ئاوە کەرەنتین بکرێن لە ماڵەوە دام بە خۆتانە بگرن ڕەنگە شتەکە تۆزێ قورس بێ بەڵام لەوە باشترە کە وڵاتەکەمان بەرەو کارەسات بڕوات چکە خۆتان نەزانن ژێرخانی ئابووری تەندروستی ئەو وڵاتە زۆر لاوازە و لەگەڵ ئەوەشە
هاوکاری برایانی هێزە ئەمنیەکان بکەن، هاوکاری برایانی پۆلیسی هاو چۆ بکەن. زۆر سپاسی ئەوانی شەکەین دەستی ماندووبوونیانە گوشین، چەپڵە ڕێزان بە گوڵبارانیانەکەین ئیشەڵا بە ئەم مۆزعەتێ پەڕێت چکەوە ڕاستی ماندوو بوون ئەوانیش، بەڵام تۆزێ پشوو درێژ بن لەگەڵ ئەو خەڵکەیەکەیەتە دەرەوە چاوپۆشییان لێ بکەن لە بەرەوەی کە خەڵکەکە بێزارە نازانێت لە مەترسی حاڵەتەکە تێناگەن کە چەند کێشەیە. بەڵام بەو شێوەی کە لە ماڵەوە بمێنەوە ئەوە گەورەترین دڵسۆزیە بۆ خۆتان، بۆ کەسوکارتان، بۆ پارێزگاری لە شارەکە و لە هەرێمەکەمان. هەرچەنە ئەبێ حکوومەتی هەرێمیش زۆر پێزانینی هەبێ بۆ ئێوەی ئازیز، چونکە تەشەنەسەندنی ئەو نەخۆشیە ئەبێتە داڕمانی ئەو حکوومەتە و ئەو وڵاتە. هەڵبەتە گەوەری خۆتانە خۆشەویستانم لە ماڵەوە بمێنەوە، تکاتان لێکەم، سوێنتانێم، بمێنەوە خۆ پێغەمبەر هەموو لایەک لە بەڵاو لەو دەردە بە پارێزەوی ئیشەڵڵا بە زووترین کات ئەو کێشێشتێ ئەپەڕێنین و یینەوە سەرژیانی ئاسایی خۆمان. تکاتان لێکەم دووبارە لە ماڵەوە بمێنەوە، دەرمەچن، دان بە خۆتانە بگرن، باشترین شتە بۆ ئەم حاڵەتە لەبەرەوەی کە بازنەی نەخۆشیەکان بچکۆلە ئەبێتەوە، ئەوە باشترین چارەسەرە، چکە کەس نازانێ کێشە و گەورەیی و مەترسی ئەم ڤایرۆسە چەنە. لەبەرەوە دان بە خۆتانە بگرن، لە ماڵەوە بن، خۆ پێغەمبەر پەنامان باو ئیشەڵڵا. دەستان خۆش بێت. خۆشەویستان، سەرەتا هیوای تەندروستیەکی باش ئەخوازم بۆ یەکە بە یەکەتان. وەکو هەمومان دەزانین ڕەوشی ژیان تێک چووە. ژیانی ڕۆژانەمان چیدی وەکو جاران بە ئاسایی بەڕێناکەین و داوامان لێکراوە لە ماڵەکانمان بمێنینەوە بۆ پاراستنی ژیانی خۆمان و ئازیزانمان. بۆیە منیش لێرەوە دیسانەوە داواتان لێ یەکەم با هەمومان پابند بین، با هەمومان ڕێنماییەکان لە یاد نەکەین و پێکەوە بتوانین لە ماوەیەکی کورتە بەسەر ئەم ڤایرۆسە کوشندەیەدا زاڵ ببین و لە زۆربەی وڵاتانی جیهان خەڵکان لە ماڵەوەن. من بەش بە حاڵی خۆم هێندەی پێم کراوە هەر لە ماڵەوەم ئەگەر کاروبارێکی ئێجگار زەڕور نەیەتە پێشەوە لە ماڵەکەم دەرناچم. دەزانم کە بۆ پاراستنی تەندروستی یاخۆ ژیانی خۆمە سەرەتابەر لە هەموو کەسێک و پێویستە هەمومان پابند بین، ئاراممان هەبێت، ئەم دۆخەش تێدەپەڕێت و هیوام هەیە لە ئایندەیەکی نزیک چارەسەر پەیدا بکرێت و ئەگەر چارەسەرێکیش پەیدا نەبێت بەلایانی کەم ڕێژەی توشبوون زۆر بە شێوەیەکی بەرچاو کەم بێتەوە و ئەمەش تەنها بە جێبەجێکردنی یاخود پابند بوونە بێت بە ڕێنمایەکان لە ماڵەوە بمێنەرەوە و ڕێنمایەکانی دیکەش لە یادمەکە پارێزراو دەبیت. دیسان ڕێز و سڵاو. ئەمەی بینیتان کۆمەڵێک پەیامی هونەرمەندان بۆ تۆی ئازیز و خۆشەویست، تۆی هاوڵاتی دەتوانانی لە ماڵەکانی خۆتاندا بمێنەوە کاتێک لەگەڵ کەسێکیش قسە دەکەن تکایە با نێوانی تۆ کەسی بەرامبەر مەترێک بۆ مەتر و نیوێک بێت. هەروەها دەستان زۆر کەم بەر ڕوخسارتان بکەوێت بە تایبەت دەمولوتان، زوو دەستەکانتان جوان بە سابوون و ئاو بشۆن، زۆر هاتوچۆی دەرەوە مەکە تکایە ئەگەر کاری زۆر پێویستت نییە لە ماڵەکانی خۆتدا بمێنەرەوە. بە خۆشحاڵیەوە کوردستان حاڵەتی ڤایرۆسی کۆڕۆنا تیایدا زۆر کەمە ئەگەر بەراورد بکرێت با وڵاتانی جیهان. لە کۆتایی بەڕگەماندا چەند ڤیدیۆیەک ئامادەی و کۆمەڵێک هونەرمەندی خۆشەویست پەیامیان هەیە و بەیەکەوە بینەر دەبین. کوردان و هاونیشتمانیانی عزیز، ئەم کاتەوە هەموو کاتێکتان باش، هیوام وایە هەموو لایەکتان دروست و سەلامەت بن. براتان پەیوەند لە وڵاتی نەمساوە، پێم خۆشە ڕوونکردنەوەیەک لەسەر ڤایرۆسی کۆرۆنا وڵاتی نەمسا بۆ ئێوەی عزیز بم. وڵاتی نەمسا یەکێکە لە خاوەنی باشترین سیستەمی تەندروستی لەسەر ئاستی ئەوروپا و لەسەر ئاستی جیهانیش. تا ئەم بەروارە 28 سی 2020 ڕێژەی هەڵگرانی ڤایرۆسی کۆرۆنا 8122 کەسی تێپەڕاندووە و ڕێژەی مردنیش زیاتر لە 69 کەس. بەداخەوە ڕێژەکە ڕۆژ بە ڕۆژ ڕوو لە زیادبوون و هەڵکشانە. ئەمەش با بڵێن بەهۆی پابند نەبوونی هاوڵاتیانەوەیە کە زۆرینەوەیان پابند بە
ڕێنمایەکان و لە ماڵەکانی خۆیان دەمێننەوە بەڵام هەندێکیان ئەچنە دەرەوە و ئەمەش ئەبێتە هۆی توشبوون و زیاتر بڵاوبوونەوەی ڤایرۆسەکە و لەسەر ئەم حاڵەتەش زیاد لە بۆ 3 بۆ 4,000 ئەسکاڵا لەلایەن پۆلیسە و لەسەر ئەو کەسانی کە یاساکان پێشێل دەکەن تۆمارکراوە. هیوادارم هەموو لایەکمان بتوانین لە کوردستان و لە هەموو جێگەیەکە هەموو کوردێکی ئازیز لە ماڵەکانی خۆی بمێنێتەوە و نەچێتە دەرەوە هەتا ئەم وەزئی ڤایرۆسە تۆزە هێمن ئەبێتەوە. بەمانەوەمان لە ماڵەکانمان پارێزگاری ئەەکەین لە کەس و کار و خوشک و برا و دایک و باوک و مناڵ و کەسە نزیکانمان و پارێزگاری ئەەکەین لە هەموو لایەک. بۆیە مانەوەمان لە ماڵەکانماندا جەنگانە دژی ڤایرۆسی کۆرۆنا. هیوادارم هەموو لایەکتان دووبارە تەندروست و سلامت بن و بە هیوای ئەوەی کە یاساکان پێشێل نەکەین و لە ماڵەکان بمێنینەوە هەتاکو و تەندروستی هەموو لایەک باش بێت. هەر شاد و سەفراز بن. کوردستانیانی خۆشەویست، هاوزمانیانی ئەزیز لە ناوەی کوردستان یاخود لە تاراوگا، وەک ئاشکرا لای هەمووان ڤایرۆسی کوشندەی کۆڕۆنا وا خەریکە تووشی مەرگەسات و کارەساتێکیکەی گەورەمان دەکات لە دنیای مرۆڤایەتیدا و بە تایبەتی لە پایتەختە گەورەکانی وڵاتانی دنیا و بە تایبەتی تریژ لە شاری لەندەن ڕۆژانە ڕێژەی توشبووان و قوربانیەکان بەرەو زیاد بوو دەچێت و بەداخەوە حکوومەتی بەریتانیاش زۆر کەم تەرخەم بۆ هەتا ئێستا و پێ ناشتێ هیچ پلانێکی هەبێ بۆ بەرەو ڕووبوونەوەی ئەم ڤایرۆسە کوشندەیە و بە گوێرەی هەموو پسپۆڕان و دکتۆرەکان حکوومەتی بەریتانیا بەتەمایە بەرگری بە کۆمەڵ تووشی ئەم ڤایرۆسە کوشندەیە بکاتەوە کە ئەم بەشکارە سات و قوربانێکی زۆر گەوری لێ دەکەوێتەوە و شەرمەزاریی گەورەی مرۆڤایەتیە. بۆیە تاکە چارەسەر ئەوەیە هەموو تاکێک خۆی بپارێزێت، هەموو تاکێک خۆی بپارێزێ و دەوروبەرەکەشی بپارێزێ و پێم وانە ئەوەش ئەرکێکی زۆر قورس بێ کە بۆ ماوەی مانگەی یان دوومان کە تاکو ئەو پەتارە سەرمان تێدەپەڕێ لە ماڵەکان بم ببێنەوە و نەبینە هۆی توشبوونی خۆمان کەسانی دەوروبەرمان. بە هیوای ئەوەی کەوا بەهێزێکی پۆڵاین و بە باوەڕێکی بەقووەتەوە لە ماڵەکانمان بمێنینەوە بۆ ئەوەی تووشی کارەساتی گەورە نەبینەوە و خۆمان و کەسوکار و دەوروبەرمان لەو بەڵایە بپارێزین و هیوای ئایندێشی باش بۆ هەمولایەک دەخوازم هەر سەرکەوتوو. ڕێز و خۆشەویستیم بۆ کەناڵە جوانەکەتان و تاوای بینەرانی ئەزیز و یەکە بێکە کارمەندەکان. بۆ ئەم بارودۆخەش کاتەوە بەسە کوردستانە ئەگەر هەمومان پابەندی ڕێنمایەکانی تەندروستی بین ئەوە بە ئاسانترین شێوە بەڕێیەکەین و تێپەڕێنین و ئەم بەڵایە نامێنێت کە ئێستا تاوی جیهانی گرتوۆتەوانێ. من وەکو گۆرانی بێژێک ڕۆژانم لە ماڵەوە بە تەمریناتی گۆرانی بەڕێیەکەم، بە مۆسیقا بەڕێیەکەم و بە سەرکردنەوەی کەسەکانم بە تەلەفۆنیان بەنامە بەڕێیەکەم کە پێم وابێ کاتێکی باشە چکە لە پێشترا کاتمانەوە نەبوو کەسە نزیکەکانمان بەسەرکەینەوە بەهۆی مەشغوڵاتی ژیانەوە. ئێستا کاتێکی باشەوە کە ئەمە بکەین. ئەمە هەلێکە بۆ بەسەرکردنەوەی کەسە نزیکەکانمان و خۆشەویستی تازەکەینەوە لەگەڵیانە. و دووبارە ڕێزم بۆ هەمووتان و چای هەمووتان ماچەکەم. ئینشەڵڵا هەمومان بە دوورە بین لەم دەرد و بەڵایە و ڕێزم بۆ کەناڵە جوانەکەتان و بینەرانی عەزیزیش. سروشتی مرۆڤ زۆر سەیرە. هەچ کاتێک لە دەرەوە بێت حەزەکات بە زووترین کات بگەڕێتەوە ماڵەکەی خۆی کە لە ماڵیشەوەیە بە هەمان شێوە حەزەکات زۆربەی کاتەکانی لە دەرەوە بەسەر ببات. بۆیە ماڵەکانمان زۆر جوانن. با لەم ماوەیەدا کە کەرەنتینەین و لە ماڵەوەین ماڵەکان جوانتر بکەین، پڕی بکەین لە خۆشەویستی و ئاسوودەیی. تۆی بینەریش دەتوانیت وێنە و ڤیددیۆکانمان بۆ بنێری لە ڕێگەی ژمارە تەلەفۆنی 070 657 888 بزانین تۆی هاوڵاتیش لە ماڵەوە تا چەند پابەندی ڕێنمایەکان بوویت و ژیانی ڕۆژانە چۆن بەڕێ دەکەیت تا لە شاشەی گەلی کوردستانەوە تەواوی ئازیزانتان بتان بینن. خواتان لەگەڵ.